وعلى آله وصحبه أجمعين. همولاك بخير بين بناوي هردو بن مالو بران إن شاء الله بو عبادة هاتون كان مجلسانا بيغمري خواه صلى الله عليه وسلم فرماني بيكردوه لفرمديك فرمي الفرق ما بين السفاح والنكاح الإعلان فأعلنوها في المساجد. فرمي جياوازين يوان سفاح ونكاح. سفاح بريتيلا بدروشتي كردن، نكاحيش بريتيلا زواجك شرعي. جوازين يوان أو دوانا بريتيلا ويكا زواج باشكرا أكري إعلان أكريو خلقي بوا قدار أكريتو وبدروشتي كردنيش بنهيني أكري بيا فرمي إيوا أجر إعلان تانكر أشكرا تانكر وزواجا لمزگەوتەکانە ئاشکرایکەن. معناوێ باشترین جێگا بۆ ئاشکراکردنی زەواج مزگەوتەکانە. ئیترەگەر لە جێگایەکی کەش بە شێوەیەکی شەرعی ئاشکرایکەی هیچ کێشەی نییە، بەڵام مزگەوت لە پێش هەموویەوەیەتی. و هاتن بۆ مزگەوت لەسەر فەرمانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆ ئیعلانە. ئەوەژە بێتە عیبادەت بۆ خەڵکی. بۆیە هەر کەسێک هاتووە بۆ ئێرە ئینشاءالله أو هاتني بعبادة بويا نسرة جقال لوش لم سردما كسنة رسول الله صلى الله عليه وسلم لبير كرا وهر كسي ببيري خلقي بينيته طبعا أجركي قورة تريد سكة لبروي رسول الله صلى الله عليه وسلم فرمي من تمسك بسنتي عند فساد أمتي فله أجر 100 شهيد لروايات كترا 50 شهيدا هر كسي دس بقري بسنتي منه ولكاتي تێکچوونی ئومەتەکەمە و فاسیدبوونی ئومەتەکەمە ئەجری 50 شەهید بۆ 100 شەهیدیە کاوەش ئەجرێکی گەورەیە. طبعا ڕوونە کە لە قورئانە الله سبحانه وتعالى سەرنجی ڕاکێشاوین بۆ گرنگی زەواج و ئاعتیادی پیاوی وا دروست کردووە کە پێویستی بە ژن بێ و ژنیشی وا دروست کردووە پێویستی بە پیاو بێ. آدم عليه السلام كاتك كخلقيك الله سبحانه وتعالى لبهشتا جيجيريك هم ناز نعمتكاني لبردسها هم خوشيكاني جياني لبردسها إن لك ألا تجوع فيها ولا تعرى وإنك لا تظمأ فيها ولا تضحى. فرمي آدم تو لبهشتا برسي نابي توني نابي رتو رجال نابي بإسراحته بشو خوشي نابي همشتك لبردسها به والله مهشتا سيركي پێداویستیەکی مابوو کاتێک کە وە نەوزێک ئەدا لە بەهەشتا الله سبحانه وتعالى لە پەراسووی چەپی وەکو ابن عباس فەرمێ حەوایی بۆ دروستەکە. وەش معنایەوەیە باشترین شت بۆ پیاو و گرنگترین شت بۆی لە ژیانیە هاوسەرەکەیەتی. ئافرەتێکی صالحەیە وەکو رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ الدنيا متاع وخير متاعها المرأة الصالحة. ئەفەرمێ دنیا چێژە و باشترین چێژ و خۆشیەکانی ژیانیش بۆ پیاو چییە؟ ئافرەتێکی خواناسە، ئافرەتێکی دیندارە. بە هەمان شێوە ئافرەتیش پێویستی بە پیاو هەیە. بۆیە قسەی کایبینی لە هەندێک پیاوەڵێ من پێویستم بە ئافرەت نییە و پێویستم بە ژن نییە ڕاست ناکە. یاخود فیتڕەتی تێک چووە بەرەو بوون بە جەماعەتی پەلکە زێڕی ناڕوە یاخود ئیلا پێویستی پێیەتی إلا پێویستی پێێتی چکە کۆمەڵێک دێن بۆ لای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لەوێ نابێ نایبینن دواتر لە بینی خۆیان قساکەن کاتێک کە باسی عیبادەتی ڕەسوڵ اللهیان بۆ کرێ یەکێ لەواناڵێ من هەتا ژن ناهێنم. ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم خۆی بەریە کا لەو جۆرە کەسانە ئەفەرمێ من هاوسەرگیریشم کردووە و ماڵیشم پێکەوە ناوە من رغب عن سنتي فليس مني ئەو هاوسەرگیریە سنەتی منە ئەوەی پشتی تێ بکات لە من نییە خۆی لێ بەریەکە. ئیتر بەڕائەتەکە ئەگەر ئەو بە کولی بەڕائەتکە لە زەواجەوە کولیە بەڕائەتەکە بۆی چونکە حەڵاڵەک حرامەکە. ئەگەریش بە جوزئی بێ و بەڕائەتەکە جوزئیە یعنی تاوانبارە بێ هەر. بۆیە بەڕاستی ڕاز ناکەن ئەگەر بڵێن ئێمە پێویستمان بە ژن نییە. هەموو پیاوێک پێویستی بە ئافرەت هەیە ئەگەر پیاوێکی تەواو بێ، بەڵام ئەگەر فیتڕەتی تێک چوو بێ
ئەو بابەتێکی ترێ مە قسەی لێ ناکەین وە هەموو ژنێکیش بە هەمان شێوە پێویستی بە پیاو هەیە. ابن عباس لتفسيري وآياتك الله سبحانه وتعالى لسورة نساء أداء بزاندو وآياتي كم يتيك فرمي وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء أفرمي إن الله جعل نهمة المرأة في الرجل. فرمي الله سبحانه وتعالى بيداويستي آفرتي لبيا وداناه بوي هر أفرتكيش طبيعي بي وفطرتي تيقنا شو بي بيوسي ببياو هي لناخوە پێویستی پێی هەیە. حتا ئێستا دیراسەیە کراوە لە عالەمە ئەو کچانەی کە بە بێباوک گەورابن زۆر زیاتر پێویستیان بە پیاوە لەوانەی کە بە باوکەوە گەورە بوون و ئەگەر لە تەمەنێکی کەما فریای نەکەوی لە بێباوکیە پەنابا بۆ پیاوێکی تر کە نامەحرەمە پێی هەتا وەکو هێزی لێ وەرگرێ و ژیانی خۆی پێدا مەزراوکە. بۆیە زۆر گرنگە باوک بی بۆ منداڵەکەت بە تایبەت کچەکەت چونکە تۆ باوکایەتی بۆ نەکەی ئیتر خۆی بەرەو پیاوێکی ترە ڕوا برابی بۆی چونکە ئەگەر تۆ برایەتی بۆ نەکەی خۆی بەرەو پیاوێکی ترە ڕوا. ئەگەریش گونجاو بوو بۆ زەواج زوو زەواجی پێ بکەی بۆی خۆی لە مۆبایلا زەواج نەکە بۆی خۆی لە کافتریا نەیکە لە سوپەرمارکێت نەیکە لە مۆڵەکان نەیکە چونکە بەڕاستی کە تۆ بە حەڵاڵی لە ماڵەکەی خۆتە بە شود نەدا و نەتگایەنە جێی خۆی بە حرامی لە شوێنێکی ترێکە. ئەگەریش ئەڵێن وانە تۆزێ تەفتیشی خەڵکی بکەن بۆتان دەرەکەوێت. بۆیە هەردوو لا پێویستیان بەیەکە کە کاتی بە یەکگەشتنیشیان هات گرنگە بە یەک بگەیەنرێن. بۆیە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ ليس للمتحابان مثل النكاح کە کوڕێک پێگەی و کچێکیش پێگەی و دڵیان بەیەکەوە بوو ئەفەرمێ هیچ چارەسەرێک نییە بۆیان گونجاو بێ زەواج نەبێ. ئیتر تۆ بیر لە چیەکەیتەوە غەڵەتی کچەکەمە بەسمە و سژنیەکەم و کوڕەکەمە گرم و نایەڵم و غەڵەتی ئەی نێرم بۆ دەرە و ئەی بەم بۆ فلانە شوێن و دووریە خەمە و مەشغوڵیەکەم بە فرانەشەوە غەڵەتی. رسول الله صلی الله علیه وسلم فەرمێ هیچ حلێک هاوشێوەی زەواج نییە بۆیان. بۆیە باشترین شتە کە گەشتن بە یەک بە حەڵاڵی بگەن بە یەک و بەو شێوەیە هەردوو لاش لە هەردوو بنەماڵە ببنە خاوەنی ئەجر. چونکە کە زەواج ئەو عیبادەتە گەورەیە بێ کەواتە ئەو کەسەی کە یارمەتی دەرەتیایە بەشدارە لە ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیە. بۆیە ئینشاء الله هەوڵ بدەن کوڕەکان لە ماڵەکانە وا پەروەردە بکەن کە پیاو بن ماڵیان پێڕاگیرێ هەر لە مناڵیەوە پیاوانە پەروەردەیکەن وای لەکەن هەست بە بەرپرسیارەتی بکە نەوەک دوایی کە ژنەکەشێ بۆ هێنا لە 30 ساڵیشا بۆت هێناوە کەچی لە گازینۆ نەبێت لە هیچ شوێنێ ناحەوێتەوە لە ناو ڕەفیقەکانی نەبێت لە هیچ شوێنێ ناحەوێتەوە چێ یعنی تۆ پیاونیت هی ماڵ کە پیاونیت بۆچی دەسی کچی خەڵکە بڕی. بە هەمان شێوەش ئافرەتەکان لە ماڵەکانە وا پەروەردەکەن سبەینێ دایک بن بتوانن بمێننەوە نەوەیەک پەروەردە بکەن چونکە بەڕاستی وردە وردە نەوەیەک دەرەکەوێت کە دایک پەروەردەی نەکردووە ئایپاد پەروەردەی کردووە مۆبایل پەروەردەی کردووە و کۆمەڵێک لە فێرگە و دایانگا خراپەکان پەروەردەیان کردووە و پەروەردەکەش بە گەنجەکانەوە بینین کە بە هیچ شێوەیەک بە کەس ڕاناگیرێن کاتێک کە خۆ دەنە خراپەکاری. بۆیە زۆر گرنگە کچەکە دوا پەروەردەکەی دایکایەتی بکە نەک وەکو پیاوەکە دەرەوەی بوێ تۆش کچەکەت کچ نییە بۆ دەسی کوڕی خەڵکە بڕی بۆی دەی بەشوو. ئەگەر بێت و ئێمە بگەڕینەوە بۆ دینەکەمان ئەبۆ شێوەیە ئەو یاسایانەی کە تایەتی وەکو خۆی پەیڕەوی بکەین ئەوە ئیسلاحی خانەوادەکانمانەکەین کە ئیسلاحی خانەوادەکەشمان کردی میلەتەکەمان کردووە. گەر بیرتان بێت لە نەوەتەکانە بە معەلەبی فەسادی تەواوی میلەتەکانی سەر زەویان بۆ هێناین هەر لە مەکسیکیەکانەوە کە بۆیانە کردن بە کوردی دواتر هەڵقەی تورکی فارسی عەرەبی هیندی کۆری یابانی سینی هەمویان بۆ هێناین تاوای لێهات ئێستا مەخلوقیە دروست بۆ بەس کورد نییە هەموو شتێکی تێکەڵاوە لێی ئەبینی شکڵی تورکایتیە هی فارسیتیە هی عەرەبیتیە هی تورکیتیە تەنانەت هی مەکسیکی و ئەمریکی و ئەوروپیشی تیا داژنیشتووە خۆی لە هەموو کەسێ بە کورتتر ئەزانێ
لەسەروەوەشەوە خۆی لە هەموو کەسێ بە مسلمانتری جەزانێ وێ بەڕاستی گرنگە ئێمە بچینەوە ناو خانەوادەکانمان هەوڵ بدەین تێیان بگەێنین کوڕەکانمان کە ئەبێ ئێوە تەواوکەری ئەو نوقسانیە بن کە سبەینێ لە هاوسەری ئایندەتانە هەیە و بە کچەکانیشمان بڵین ئێوە ئەبێ سوکنا بن بۆ پیاوەکانتان و سەنەد و پشتیان بن کە سبەینی هاوسەری مستەقبەلتان ئەگەر ئاوا کچ پێ ناگەێنی ئەوە ڕێژەی تەلاق زیاترە بێ ئاوا کوڕ پێ ناگەێنی دڵنیا بە ڕێژەی تەلاق زیاترە بێ چونکە بێ کوڕ پێ بگەێنی قەوام بێ پیاو بێ ڕاوەستاو بێ بەسەر ژنەوە هەموو پێداویستێکی مادی و معنەوی بۆ دابین کە وە کچیش پێ بگەێنی سوکنا بێ نەک لە ماڵەوە ئەویش پیاو بێ سوکنا بێ ئاسوودەیی بەو پیاوە بەخشێ نەک دەمەدەمێ و چەلاحانەی لەگەڵکە کە بەو شێوە پێ و گەیانن ئەمە تەواوکەریەک کە لەسەرەوە سیستمەش لاو بردن ئەبن بەدژ بەیەک کە کردیشنە بە گژیەکە ئەوەی لێکەوێتەوە کە ئەمڕۆ لی کەوتوێتەوە پەنا بە ئەڵڵا هەتا بێ ڕێژەی تەلاق بەرزترە بێتەوە خانەوادەکان زیاتر لە بەریەک هەڵەوەشێنێمە بە چاوەکانی خۆمان بەم ڕۆژگارە ئەو بابەتە ئابینی داواکارم لە ئەڵڵا یارمەتیمان بۆ پەروەردەکردنی خۆمان و ماڵ و مناڵمان و پاراستنیان لە ئاگر داواکارم لە ئەڵڵا یارمەتی گەنجەکانمان بدا زەواجیان بۆ ئاسان بێ داواکارم لە ئەڵڵا دڵی باوکو و دایکەکان نەرم بکە و کچ و کوڕەکانیان بەیەک بگەێن و ببن بە مای خێر بۆ دنیا و قیامەتیان والحەمد لله رب العالمین فەرمون شیرینەکەتان بخۆن و دوعای خێریان بۆ بکەن